ئێمە ئەوەی لەسەرمانەکەوە ئەوەی حەق بێ بیگەێنین، وعدێکە و بەخوای پەروەردگارمان داوە. ئیتر هەچ لایەنێک و هەچ حزبێک و چی بە ئیسلامیتەوە، چی بە علمانیتەوە، چی بە ئەشخاصەوە، ولله الحەمد گوێمان بە هیچ کەس نییە و ئەوەی حەقە ئەیڵێین و هیچ شخصێکیش لامان پیرۆز نییە ئیلا پێغەمبەری خۆشەویست نەبێ صلی الله عليه وسلم، و بەدوای هیچ شخصێکیش ناکەین و هیچ کەسێکیش ناکەین و هیچ لایەنێکیش ناکەین ئیلا قورئان و سنت نەبێ. ئەوەیشی ئەیڵێین تەنها بەیانی حەقە، بۆیە کێ پێی گرانە کێ پێی خۆشە ئێمە ئەوە لامان گرنگ نییە، ئەوە لامان گرنگەکەوە بگەینە بەردەست خوای پەروەردگار، خوای پەروەردگار لێمان ڕازی بێت و ئەوەی کە خوای پەروەردگار خستێتێ سەر شانمان گەیەنێتمان.